لە کاردەرکردنی ماتلاوەری ئەنکەری بەناوبانگی تەلەڤیزیۆنی NBC بە تۆمەتی هەراسانکردنی سەکسی هاوکارێکی بۆ تەمایەی سەرسوورمانی بە ملیۆنەها ئەمریکایی ئەوانەی ماوەی 20 ساڵە هەموو بەیانیەک بۆ ماوەی 3 کاتژمێر بینەری بەرنامەی تایبەتی هەواڵەکانی NBC بوون. هەروەها حەپەساندنی هاوکارەکانی ئەوانەی لە ڕۆژی چوارشەممەدا هەواڵەکەیان ڕاگەیاند. چۆن بتوانین خۆشەویستیمان بۆ کەسێک جیا بکەینەوە لەم دەمەی تۆمەتبار کراوە بەوەی بە شێوەیەکی خراپ هەڵسوکەوتی کردبێت. هەرچەندێکە لاوەر تەنها یەکێکە لە چەند کەسایەتێکی تری کەرتی میدیا لەوانەی لەم دوایەدا بەهۆی ئەو تۆمەتەوە لە کارەکەیان دەرکراون، بەڵام چونکە ئەنکەرێکی ئێجگار بەناوبانگە هەر بۆیە کەوتنەکەی هەرای زیاتری ناوەتەوە. کەسایەتێکی زۆر گرنگی میدیایە چونکە ڕۆژانە بۆ ماوەی 20 ساڵ لە پرۆگرامەکەیدا دەرکەوتووە. ئەلبەتە کەسێکی ئەوها کە تۆمەتی هەراسانکردنی کەسێکی بخرێتە پاڵ ئەوە مەسەلەکە گەورەیە. هاوکاتی ئەوە کە لە کارەکەیدا دەرکراوە مەسەلەکە ئێکجار گەورەتر دەکات. هاوکات رادیۆی گشتی مەنیسۆتا لە ڕۆژی چوارشەممەدا لە کاردەرکردنی گاریسۆن کۆیلۆری کەسایەتی بەناوبانگی ئێزگەکان بەهۆی هەڵسوکەوتی نابەجێەوە ڕاگەاند. کۆیلۆر لەسەر ئاستی جیهانی بەناوبانگ بوو بەوەی میوانداری پێشووی بەرنامەی پرێیر هۆم کۆمپانیان بووە. هەروەها شاعر و ڕۆشنبیرە ڕۆژانە بەرنامەیەکی بەناوی رایتەرز ئالمەناک هەبووە. لاوەر و کۆیلۆر تەنها کەسایەتی ناوداری ئەمریکانین بە هەراسانکردنی سەکسی تاوانبار کرابن، بەڵکو جگە لە ئەنکەرەکان چەند ئەندامێکی کۆنگرس، ئەکتەر، فیلمسازی پێشوو، سەرۆکێکی پێشوو، هەروەها سەرۆکی ئێستاکەی ئەمریکا دۆناڵد ترامپ هەمان تۆمەتیان خراپ بۆ پاڵ.